پرسیاری کاک محەممەد جان فەرموو. سەرتا سڵام مامۆستا گیان من پرسیارێکم هەبوو سا بۆ نمونە کەسێکی ئازیمان لێ ئەمرێ مناڵێ خوشی بچووک برایەکی گەورە دایەکی باوکە کەسێکمان لێ ئەمرێ تووشی خەمۆی زۆر بین چی بکەین بۆی بەسەر خەمۆشیان زاڵ بین یعنی ئەو خەمەکەمان بۆماگی زۆر نەمانگرێ و زاڵین بەسەریە. زۆر سپاس کاک محەممەد جان. چیمەن خان فەرموو چیمەن خان ئەفوتخوا کاک محەممەد گەلەوەی بیتێ. سڵاو دکتۆر گیان. سڵاو لە بەڕێزێ. ئەم مەوزوعە ڕێک بەسەر منە هاتووە. بینیم چاو پڕ بوو لە فرمێسک ئاگام لێ بۆی ڕووم گێڕاوتم بەڵێم. ئاسایی خاتون گیان ئێمە باسیەواکەین چۆن کۆنتڕۆڵی خۆمان بکەین. ئەخر ئەزانمەوە مەوزوعە بەڵام من ئێستا هەر خۆمم لە ماڵەوە هەموو کەسەکانم لە دەستداوە خالیان خۆش بێ. ئیتر یعنی کە سوکاری باشم هەیە هەموو حەزەکان من بڕۆمە دەرەوە بەڵام من خۆم یعنی بە دەست خۆم بێ هیچ نەڕۆمە دەرەوە. دەرەوە مەبەستە بۆ چوونە گەڕان دەرەوەی وڵات داوامم هەیەەوە بە ئیجباری هیچ داوامەکە دوای ئەوە یانی ناچیتە ناو خەڵک ئەچم بەس بە زۆری ئەوانە بەڵام چییە خۆم هەموو جارێ بە خۆم مەڵێم بمبەن بۆ بە هەشتیش دڵم خۆش نییە. بۆ نازام هەر ئەو سەبەبانەیە ئەقی ناکە کە سوکارەکە و بەچی ئەمری خۆیان کردووە هەر بە نەخۆشی بە نەخۆشی. باشە مانەوەی تۆ چیمەن خان لە ماڵەوانێ ئەوەنگەی تر کە ئابوو خەمۆکی و زیاترەکە کچی من بەڵام کاچیتە دەرەوتیەکە لە ناخر ئەزانی چۆنە تۆ خۆ دەڵێ مرتاحە بم قەی ناکە بەس گومانت لە خەڵکیەکە چیتە ناو خەڵکەوانێ بڵێ بەهۆی ئەوانەوە ئازارەکانم زیاترە بێت بۆچی؟ نا بەس بەعزە جارێکە ئەچین بۆ شوێنێ گەڵم بە تەسیر نەکەمە سەر ئەوانی دەوروبەرم. ئەزان چۆنە چیمەن خان جەنابێ ئێمە باسیەوەمان کرد بێ خۆت دەگەڵ یا بگونجێنی مردن حەقیقەتە بۆ من و تۆ ناڕۆین ماڵاوای لەم دنیا ناکەین باشە بەو خەمۆکیێ و لە ماڵەوە مانەوە و ئازارەکان زیاترە بێ خاتون جان چکە کوردەواری خۆ ماڵێ شەڕ لە بەتاڵی باشە واتە کات لە ماڵەوە ئەمێنی تەوانێت بە تەنیای دائیمەن خەفەت زیاترە بێت چکە بیرکردنەوەی خراپەکەیت. ئاخر دە باش نییە ئەوە چۆن بە خەم و خەفەت مرتاحەبی خاتون جان کاریگەری لەسەر باری دەرونی دەبێ ڕەشبی نەبی ژماری خڕۆکە سپیەکانێک کەمەکات مەناعەودا ئەبەزێ تۆ خۆسی پێ ناکەی خاتون جان بەڵام حتا ئەگەر لە ماڵەوەژبی بە مرتاحبی چی بکە کچی من یەکەم یا سەیری بەرنامەیە بکە گوێ لە ڕادیۆ بگرە یا ئیشی ناوماڵ بکە یا کتێبێ بخوێنەوە یا چیرۆکە خۆ بە شتێکەوە مەشغوڵکە ئەگەر ئیشی ناوماڵ بکەی خۆ بە شتێکەوە مەشغوڵکەی لە حەدیقا ئیشکەی مانەوە لە ماڵ زۆر کێشە نییە بەڵام بەتەنیا بەڵام بەس ئینسان یەتە دنیاوە چیمەن خان بوونەوەرێکی کۆمەڵایەتی بێت یەکەڵ بە خەڵک بێ ئەبێ بچێتە ناو خەڵکەوە بەبێ خەڵک ناژین کاچیتە ناو خەڵکەوە خەڵکی ژەبینی تەعزێ هەیە و کەسی ئازیزی ئەمرێ تۆش وردە خۆ دەگونجێنی لەگەڵیاڵی خۆ هەر من نیم کەسانی ئازیزم بردبێ کە یەکێک لە چارەسەرەکان ئەوەی لە ناو دڵ و دەروون تا دەری بڕی بۆ خەڵکی باسکەی ئەوە یەکێکە لەوانەی بەتاڵکردنەوەی حتا کە کاک محەممەد باسی کرد کەر کەسێ خەم و خەفەتمانەوەی بە تەنیادا منیشە دەری بڕە بۆ کەسانی تر بۆ هاوڕێکانە ئیجازە وەرگرە سەفەرێ بکە بچۆرە دەرەوەی وڵات بڕۆرە ناو خزم و کەسەوە لەگەڵیان بچۆرە دەرەوە ئەمانە هەمووی ئەبنە هۆی کەمکردنەوەی ئازارەکان من هیوادارم ئینشاءالله ئەم بەرنامە بێ بە دەواازەیەک بۆ ئەوەی لەو حاڵەتە چۆنەڵی بارە دەرونی کە هەتا بچیتە دەرەوە خۆ بەو بمانە و لە ماڵەوە خوشکە بە ڕێزەکان بەخوا دایک و باوکو خوشک و برا نایەتەوە دوعای خێریان بۆ بکە چاکەیەکیان بۆ بکە بچۆرە دەرەوانێ خێر بکە ئەوە بەرەو جەژنە چین دەستی خەڵک بگرێ یارمەتی بە ئیشی تەتەووعی بکە ئیشی خێر ئەمانە هەمووی باری دەرونی بەرەو باشیە بن. زۆر سوپاس چیمەن خان زۆر سوپاس.